10 ساڵ دوان ساڵە کانی کولێرەم هەیە ئەو کوورە تایبەتمەندی خۆی هەیە چونکە بەردە نانەکەی ناسک و جوانە خەڵکی سەرکاتی زۆر لەسەر خەڵک لە شارەکان لە سلێمانی لە هەولێر لە هەموو شوێنەکە ڕووی تێدەکات لە بەوەی کوورەیە وەڵا ئاردەکان ئارد لە ئاردی پێکە ئاوە خەمڕێ و دوعاوە سەلامی سکەنیە وەڵا زۆر کوندیمان هەیە سادەمان هەیە بەقیمەمان هەیە ئەمە سێ نەوعمان هەیە زمانی خۆی دوو کەسە بوون لە کۆجی وەسا بوون ناوی مەلاتەها بوو ناوی وەسامسەبا بوو دایان لە ناو بازاڕی کاروان سێکردی ئاری شار دایان کردی خاڵتەنەوە بەیانیان بووەوە کاروانسی زۆر دایان کردی شارش زۆر قەرباڵغ بوو ئەو کولێرە بە بەر نەدەکەوت بە کاکەی برم دایان کردی کاروان سێکرد خۆیان دەبردووە منە ئیسفادە کرد بە هەمنەوە ئەچیانەوە خاڵتەنە بۆ نان و پێخۆری بەیانیان سەرکی چاک بوو بە کونجیان دەکرد بەڵێ ئێمە زوو سەردانی کاک زەفەر دەکەن کە کولێرەکەی بەڕاستی لە شاری کۆی بەناوبانگە بە حکمی ئەوەی کە بە کوورە و بەردیا بەڕاستی جیاوازیە لەگەر کولێرەکانی کە ئێمە زوو دەی سەردانی نەگەڵ شاری کۆیش بەخۆی بە کولێرە بەناوبانگە بە تایبەت کولێرەکەی وەسا زەفەر بەڕاستی تام و چێزەکی تایبەتی خۆی هەیە کوێ بە کولێرە بەناوبانگە بە کولێرەکەی کاک زەفەرێ هەتا برێ کولێرەکی خۆش و بەتامە لەبەر ئەوەی بەردا هیچ غەشتیانە بەهەوی بە خەمرە و شتوانای شێری بە هەوی ترژێ شێری ئەگە پێنج ڕۆژانیش بمێنێتەوە هەر نانەکە هەر بەتامە بەڵێ ئێستا خۆم ماڵە خەزوورانم لە هەولێرەوە کە دێن دەڵێن کولێرە بەڕۆنمان بۆ بینە ئەسوچی بە قیمە بکە ئەمنیش بە خصوصی دێم بۆیان دەکەم